ئەم کاتتان باش من ڕێبینی ئەحمەدم بە یارمەتی هاوکارانم بڕگە و بابەتەکانی بەرنامەی ئەمڕۆتان پێشکەش دەکەین. بۆ ئەم ڕۆژ چەند بڕگە و بابەتێکی جیاوازمان ئامادە کردووە، هەروەها پامێرانیشمان ڕاستەخۆ لە شار و شارۆچکە جیاوازەکانی باشووری کوردستانەوە وەردەگرین بۆ وەرگرتنی دوایین زانیاری ڕۆژ لەو شوێنانەوە. هەروەها دوو تەوەری سەرەکیمان دەبێت کە لە بەرنامەکەمان ئەمڕۆ لەگەڵ میوانەکانماندا گفتوگۆی لەسەر دەکەین. لە تەوەری یەکەمی بەرنامەکەمان بەهاس لە مێژووی قەڵەم دەکەین لە شاری سلێمانی. شاری سلێمانی لە کاتی دروستبوونیەوە تاوەکو ئێستا چەندین نووسەر و شاعیر و ئەدیب و هەروەها چەندین هونەرمەندی جۆرەجۆری تێدا بووە کە هەمیشە دەستی نووسینیان هەبووە بە چەندین ڕۆژنامەش و چەندین چاپخانە لەم شارەدا هەبوون. مێژوویەکی پشکدار و گەورەی هەیە لە بواری ئەدەبی و نووسیندا. لا تەوەری دووەم بەرنامەکەشمان دوو بەش دەبێت. لا بەشی یەکەمی تەوەرەکە باز لە قسە دەکەین لەسەر جەستەی ژن لە نێو هونەردا بە تایبەتی لە نێو هونەری کوردی. لە ئەماوەی ڕابردوودا هەر لە بەرنامەی ئەمڕۆ گفتوگۆمان کرد لەسەر ئەزمموی شێوەکارێک کە لە ناو کوردستاندا بۆ یەکەم جارە کە بە شێوەیەکی تاو بە جەستەی ڕووتی ژنان نمایش دەکات. هەندێک هونەرمەندی دیکە هەمان کار دەکەن، بەڵام کارەکان هێمان ستایلێکی جیاوازتری هەیە و زیاتر کار بۆ ئەوە دەکەن کە ئازادی و گرفتەکانی ژنان بخەنە ڕوو. هەروەها لە بەشی دووەمی تەوەری دووەمی بەرنامەکەماندا گفتوگۆ دەکەین لەسەر کاری تاتۆ لە هەرێمی کوردستان. لەم کاتانەی کە گرفتی ڤایرۆسی کۆرۆنا و چەند خەیرانێک هەیە لە هەرێمی کوردستان، کاری تاتۆ لە هەرێمی کوردستان چۆنە و ئەو خەڵکانی کە کاری تاتۆ ئەنجام دەدەن بابەتەکانیان بابەتی تەندروستین واتە بۆ ئەوەیە کە گرفتێکی تەندروستیانە سوتاویەکە یا خوژڕوتانەوەیەکە یا خوشکاویەکەیان گرفتێکی تەندروستیان هەیە دەیانەوێت ئەو شوێنە بشارنەوە کاری تاتۆ دەکەن یا زیاتر تەنها بۆ جوانکاریە و ئەو کەسانەی کە لە هەرێمی کوردستان کاری تاتۆ دەکەن بڕوانامەی ئەکادیمیا بەدەستێناوە یان تەنها بڕوانامەی خولێکی چەند ڕۆژە بووە و ئێستا و کارانە دەکەن. ئەو کەسی کە لە تەوەری دوای بەرنامەکەماندا گفتوگۆی لەگەڵ دەکەین خۆی هونەرمەندێکە لە هەردوو بوارەکەدا کار دەکات. دەچینە لای تەوەری یەکەمی بەرنامەکەمان. لە تەوەری یەکەمی بەرنامەکەماندا گوتمان گفتوگۆ دەکەین لەسەر مێژووی قەڵەم لە شاری سلێمانی کە مێژوویەکی پرشنگدار و مێژوویەکی گەورەی هەیە. شاری سلێمانی هەر لە سەرەتای دامەزاندنیەوە لە سەردەستی بابانەکان بۆ خۆیان 6,000 سەرچاوەی ئەدەبی و مێژووی و ڕۆشنبیری و ڕووناکبیریان هەبووە. سلێمانی شاری نالی و سالم و کوردی و مەولانە خالید و شێخ مارفی نۆدیەیی و جەمیز سدقی زەهاوی و تایربەگی جاف و وەلی دێوانە و ئەحمەد موختاربەگی جاف و تایربەگی جاف و وەلی دێوانە و پیرەمێرد و بێخود و جەمال عیرفان و چەندین نووسەر و شاعیری دیکە بووە. ئێساش شاری شێرکۆبێکەس و بەختیار عەلیشە. لە بواری ڕۆژنامەگەری لە ساڵی 1920 تاوەکو ساڵی 1974 لە هەندێک کاتی کەمدا نەبێت لە سلێمانی بە هەمیشەیی ڕۆژنامەیەک هەبوو کە چاپ بکرێت. لە 13 دەی ساڵی 1944 کتێبخانەی گشتی لەم شارەدا کراوەتەوە. لە 13 دوانزەی 2012 پەرلەمانی کوردستان بە فەرمی شاری سلێمانی بە شاری ڕۆشنبیری پایتەختی ڕۆشنبیری هەرێمی کوردستان ناساندووە. لە 30 دەی 2019 لە ئاهەنگی ڕۆژی شارە جیهانیەکاندا ڕێکخراوی نەتەوەیەکگرتووەکان بۆ پەروەردە و زانست و کەلتور هەتە یونسکۆ 66 شاری دیکەی خستە نێو شارە داهێنەرەکانی جیهان لە بواری ئەدەبی و کولتوریدا. لە نێو شارانەدا سلێمانی و سنەی ڕۆژهەڵاتی کوردستان هەبوون کە لەگەڵ بەیروت و وێبەلای ئیتالیا و بەلەدولوەلیدی ئیسپانی و چەند شارێکی دیکە ئەو نازناویان پێبەخشرا. سلێمانی مێژوویەکی گەشاوەی هەیە لەو وارەدا. لەم تەوەرە میوانداری بەڕێز مامۆستا عەبدوڵڵا عەبدوڵڵامان کردووە کە بۆ خۆی نووسەر و وەرگێڕا و خاوەنی 11 کتێبە 20 کتێبە 11 کتێبی وەرگێڕانە و نوێ کتێبیشی بۆ خۆی نووسێتی. مامۆستا کاتت باش بەخێر بێ. زۆر سپاس بۆی و سپاس دەکەم. ئەمانەی هەمووی باسمان کرد. سلێمانی لە سەردەمی ڕاپەڕین و لە دوای ڕاپەڕین و تاوەکو ئێستاش شارێکی گەورەیە لە بواری چاپکردنی کتێب، لە بواری ئازادی ڕۆژنامەگەری، لە بواری بوونی هەموو کەناڵە، لە بواری بوونی قەڵەم دەستێکی زۆر پێشانگای کتێب هەمیشە چالاکی هەبووە. هەر لەبەرەوە نەتەوەیەکگرتووەکان
بە فەرمی ئەمدان پێدانانەی کردووە. بەڵێ سلێمانی ئەم نازناوە گەورەی شایەنیەتی مواسەفاتێکی ئەوەی تێدایەت دەبێت چی بکرێ بۆ ئەوەی کە ئەم ڕێچکە گەورەی سلێمانیە بەردەوام بێ. دووبارە زۆر سپاس دیارە جەنابێ ینی پوختەیەکی مێژووی ئەم چەند سەد ساڵەی سلێمانی و باس کرد. طبعاً هەموو کاتێک شار گزارشتی لە لایەنێکی ڕۆشنبیری گەورە کردووە، تەنها شار لایەنی ئابووری ناگرێتەوە بەڵکە شار لایەنی ڕۆشنبیری گرێتەوە. ئەمە نەک لێرە لە تەواوی جیهان. لە کوردستانی خۆشماندا هەمیشە میرنشینەکان، میرنشینە گەورەکان لەوانە میرنشینی بابان و لە ڕۆژەڵات ئەردەڵان و لە بەدرخانیەکان لە باکوور و ئەمە میرنشینانە کە دروست بوون هەمیشە لە پەنا دەسەڵاتی سیاسیە هەوڵیان ناوە کە بڵین لایەنی ڕۆشنبیریش بە تایبەتی لایەنی شعر و ئەدەب بڵین بەرەو پێش بخرێت. و جەنابی شاماژە و پێکار لە سەرەتاوە سێکوچکەی ئەدەب لە سلێمانی لەگەڵ دروستبوونی ئەم شارەدا وەکو جەنابی مامۆستا محەممەدی مەلاکەری مەڵێ ینی مژدەیەکی گەورەی پێ بۆ مێژووی کورد و بۆ لایەنی ڕۆشنبیری. دیارە لە پاش ئەوەی کە هەمیشە لە سلێمانیە دەسەڵاتێکی سیاسی هەبووە، سەدەکانی پێشوە ئیمارەتی بابان بۆ کە ئەمانەوەیان کردووە کە بڵین کۆمەڵێ شاعیر و نووسەر و هیرمەند لیان کۆ بێتەوە. دیار نابێ وەشمان لەبیر بچێت لە سەرچاوی ئێمە سەرچاوی معریفەی کورد لە مێژوودا مزگەوتەکان بۆ کە لە ڕێگەیەوانیشەوە کۆمەڵێ شاعیر و نووسەر پێیا بوون. لە سەدەی بیستەمیشدا کە زوتنەوەی کوردایەتی بەڕابەتی شێخ محموود دەست پێکە هەر لەو کاتەشەوە بڵین لایەنی ڕۆشنبیری گرنگی پێدراوە بە تایبەتی لایەنی ڕۆژنامەگەری و گۆڤار. ئەمە وای کردووە کە بڵێن بەردێکی بناغەدا بنرێت بۆ نەوەکانی پاشتر کە بێن بڵین زمانی کوردی و لایەنی ڕۆشنبیری و فەرەنگی پێش بخەن. دیارە کولتور ئەگەر تعریفێکی بە پێی تعریفی سۆسیۆلۆگە فەڕەنسیەکان بێ کولتور کۆمەڵە شتەگرێتەوە، تەنها نووسی ناگرێتەوە، لایەنی جلوبەرگەگرێتەوە، ئارشیتەگەگرێتەوە، بیناسازیەگرێتەوە، شێوازی خواردنە، گۆرانیە، مۆزیکە، هونەرە، زانستە، ئەمان ناگرێتەوە. لە سلێمانیش کە لەگەڵ دروستبوونی ئەم هەموو سیفاتانەی لەگەڵا بووە کە وای کردووە کە بڵین چەندە ئەگەر تۆ سەیری مێژوو بکەین لەو کاتی کە بڵین هەر ئیمارەتی کوردی لە دەسەڵاتدا و لە بەهێزایی بوو بێت لایەنی ئەدەبیش بەهێز بوو. پێویستە چی بکەین لە سلێمانی؟ ئێستا سلێمانی بەفەرمی لەلایەن یوسکۆشۆ بە شارێکی داهێنەری ئەدەبی و کولتوری ناسێنراوە. بەڵێ تۆ خۆت ئەزمونت هەیە لە وڵاتانی جیهان سەردانت کردوون شارە کولتوری و ئەدەبیەکان دەبێت چی تێدا بێ بۆ ئەوەی کە ئەمە بڵێ سیمایەکی شارێکی ئەدەبیە دەبێت چی هەبێت لە سلێمانی گەشتیارێک دێ ڕوو لە چی بکە بۆ مەسلەی کولتوری و ئەدەبی کە دەبێت لە سلێمانی ئێستا گرنگی پێ بدرێ؟ بەڵێ طبعا من توانم باسی دوو ئەزمون بکەم. من خۆم ماوەی 6 ساڵ لە ئەڵمانیا بوو. لەوێ طبعا هەندێک شاریان هەیە ئۆتۆماتیکیان ینی بوونەتە شارێکی کولتوری، تەنها بەرلین نییە، بۆ نمونە کۆڵن و لە هەروەها فرانکفۆرت. لەوێ پێشانگایەکی نێودەوڵەتیان هەیە بە ناوی فرانکفۆرتە بوو خمێسە. ئەم پێشانگایە ساڵی پار 104 دەوڵەت بەشدار بوون، نزیکەی 300,000 کەس سەردانی کردووە، زیاد لە 7500 دەستگای چاباتون. زانبوونی ئەم پێشەنگا کولتوریانە یەکێکە لە سیماکانی شارستانی. خۆشبەختانە لە سلێمانیش وەبزانم ساڵی پار هەوڵیرا پێشەنگایەکی نێودەوڵەتی کرایەوە کە ئەمە خۆی لە خۆیان باشە. بەڵام لە هەمان کاتیشدا تۆ کە باسی شارستانی و لایەنی کولتوریەکەی خۆبەز نووسین نابێ. سایمە بۆ نمونە گرنگە هەنێک شێوازی بیناسازی سلێمانی کۆنێ بپارێزی. ینی ڕاستە بەهۆی ئەم چەند ساڵەوە بەهۆی گەشە سەنی عیمرانی ومانە بەشێکی زۆری کەڕەکە کۆنەکان و خان و کۆنەکان لە ناوچوون، بەڵام ئەکرێ بپارێزرێن.
ما حەزەکەم باسی ئەزمموی چینە بۆ بکەم من پار بوو سەردانی چینم کرد بەکین لەگەڵ باخر تەبان چینم 20 ساڵەیەخی گەشە سەرنێکی یابووری گەورەی بەخۆی ببین لە ناحێ بیناسازیشەوە گەشە سەرنێکی گەورەی بەخۆی ببینی ئێستا حکوومەتی چین ئەو گەڕەکە کۆنانەی کە پێشتر ڕووخاوە هەوڵەیە دروستیان کاتەوە ڕام بە شێوازی کۆن ئێمەش دەتوانین مەسایانێک گەڕێکی کۆنوانەیە لە سلێمانی دەتوانین بۆ دووبارە بین ئەگەر ئێمە فۆکسمان لەسەر بابەتی نووسینەکە بێ یعنی ئەمە بۆی من ئەمێ ژۆن خستە ڕوو بۆ منە ناساندنی سلێمانی وەکو شارێکی کولتوری ناکرێ باسی مێژوویکی گەورەی نووسینی شاری سلێمانی بکەین ئاماژە بەوە نەدەین بەڵام بە فۆکسە گەورەکە ئێمە لەسەر مێژووی نووسینە لە شاری سلێمانی ینی بۆ نمونە گوتم ئەگەر ئێمە سلێمانی بەراورد بکەین بە شارێکی جیهانی بۆ مەسلەی شارێکی ڕووناکبیری نووسین دەبێت چی تری تیا بکەین بۆ نمونە پیرەمێرد هەیە بە کەلتوری بکرێت بۆ نمونە ئێستا تۆ کە ئەچیتە پاریسەوە قەبرستانی کتابەتیان هەیە بۆ ڕووناکبیر و بیرمەندە گەورەکانی مۆزەخانەیە و شوێنانیان مۆزەخانەیانێ ئێستا بۆ نمونەی ماگەرمەسەر و گەورە شاعیر و کۆمەڵی کەس هەیە هەر ماڵەکەی خۆی کراوە بە مۆزەخانە ساڵانە چەندین گەشتیا سەردانی ئێستا ئێمە بەداخەوە لە سلێمانی شتێکی وایمان نییە ئێمە ئەتوانرا بۆ نمونە ماڵێکی تایبەت بۆ هەندێک ماڵیشمان هەیە کە هەوڵیان ناوە هەنێک بۆ نمونە ماڵێکی تایبەت بە پیرەمێرد هەبووە کە زۆر گرنگە کە ڕۆڵێکی گەورەی هەبووە بە گۆران هەبووایە لە هەڵەبجە مەسەرەن هەوڵە بدرایە بۆ مختاربەگی جاب دابنرایە مەسەرەن تۆ ئێمە کە باسی نووسین ئەەکەین مەسەرەن ئێستا گرنگ بوو ئەو هەنێک نووسەرمان هەیە ڕاست ئێستا پەیکەری بۆ کراوە بەڵام تۆ ئەگەر لێرە کە باسی شێرکۆبیەکە زەکرێ گرنگە مەسەرەن هەلە لەقل شوێنەگە بێت کە تۆ گەشتیارێکێت هەم کتێبەکانی تیا دابنرێت خۆ ئێستا مەسەرەن بەشێکی زۆری کراوە بە زمانە ئەوروپیەکان توانرێ و پیشانی خەڵ بێت دوایەوەش لە هەمووی گرنگتر لە هەموو وڵاتان تەنانەت ڕێگە شارەکە سەقافیش نەبێت عینێکیان هەیە بەڵێن کتێبێکەیە معالمە سەقافیەکانی ئەو شارە پیشانەیە ئەمە بە هەموو ئسکلۆپیدیایەک بڵێن بڵێ ئەسکلۆپیدایەک و کەتەلۆگ بڵێ ئێستا ئێمە کەتەلۆکێکمان هەبێ بۆ سلێمانی بۆ نمونە معالمە سەقافیەکانی تیا باسکەین هەم نەک بە کوردیش باسی حاڵێکی نووسەرەکان بکەین ئێوە بۆ نووسەرەکان لە ناو شاری سلێمانی ئەگەر داتایەکێت لابێ ساڵانە لە شاری سلێمانیە چەند کتێب چاپ دەکرێت چەند کتێب بڵاوەکرێتەوە ژمارەی خوێنەرمان خوێنەری زۆرن ڕازین لەو ژمارە خوێنەرێک کە لە ناو شاری سلێمانیدا هەن لە چالاکیە ڕۆشنبیریەکانی بۆ نووسەران ساز دەکرێت کردنەوەی پێشانگاکانی کتێب لەم بابەتانە ڕازین طبعاً خۆی ئێستا ئەگەر سلێمانی بە بەراورد بکەین بە شارەکانی کە تا ڕادەیەکی زۆر چالاکی ڕۆشنبیری و کتێب چاپکردن و چاپخانەی زۆرمانەیە طبعاً ئێمە لە سلێمانیە ئەتوانم بڵێم کێشەی نووسەرمان نییە کێشەی کتێب چاپکردنمانە ئەوەی کە گەورەترین کێشەیە کە ئەمڕۆ لە بڵین لە سلێمانی لە تەواوی کوردستان مەسەلەی کەمی خوێنەرە ئێستا ئێمە تۆ وەرە سەیری بچۆ سەیری سایتەکان کە سەیری ڕۆژنامەکان کە ڕۆژانە کتێب چاپ بکرێ بڵاوەکرێتەوە بەڵام ئەوەی کە کێشەیە کێشەی گەورە کە بڵین بە تایبەتی لەم چەند ساڵەیە خیرە مەسەلەی کەمی خوێنەرە من حەزەکەم ماماژە بە یەکشتن بچۆ سەیری کتێبەکانی ساڵانی هەفتا بکە هێشتا بکە سەیری بکە بزانێت تیراژی کەمترین تیراژ لەو ساڵانەیە 5,000 بۆ 5,000 بوو یعنی کتێبە بۆ 10,000 دێ چاپ کراوە ئێستا ئێمە کام نووسەرەمان زۆر پۆپۆلێرە زۆر ناسراوە یعنی ناگاتە 2,000 تیراژی کتێبەکانی ناگاتە 2,000 ئێستا ئێمە لە سلێمانیە کتێب هەیە بە تیراژی 200 چاپەکرێ هێشتا ڕاویش ناکرێت بڵین ناشفرۆشێ ئەمە کە تۆ بێی باسیەوە بکەین نەبووتە سەر چاوی داهات بۆتان کتێب نەخێر لەبەر ئەوەیە مەسەڵەن ئێستا تۆ ئەم کەمی خوێنەرە تۆ ڕۆژانە وەرە کتێب چاپەکرێت مەسەڵەن ئەگەر بێت و خەڵکی باشە ئێمە زانین قەیرانە قەیرانێکی گەورەشە ئەم لە هەمان کاتیشە خۆ تۆ چەندە خواردنێ بە پێویستە خواردنی سەقافی تایبەتی لەم کاتی خوێندنەوەی کاتی خوێندنەوەی ئێستا بۆ نمونە
بە زۆربەی وڵاتەکانە هەوڵیان ناوە کە بڵین لەم کاتی کەرەنتینەیە بڵین کتێب احتیمام زیاتر بە کتێب بن. بەڵام لای ئێمە ئەم مەسلەیە تەبعاً ئەمەش دوو سەبەبی ڕئیسی هەیە کەمەی خوێنەرە. یەکێکیان عالەمی ئێمە هەیە پەیوەندی بە تەکنۆلۆژیاوەیە، سا مەسلەی فەیسبوک و مەسلەی ئینستاگرام و یوتیوب وای کردووە کە بڵین خەڵکێکی زۆر بە خۆلای خۆی ڕاکێشێ. خاڵێکی تریشەوەی ئێمە لە کوردستانە بەداخەوە سیستەمێکی باشی ئینمان نەبوو خەڵک فێری کولتوری خوێندنەوە بکەین. مە حەزەکەم ئاماژە بۆ بکەم من ساڵی 2006 پرۆژەیەکم تەقدیمی وزارەتی ڕۆشنبیری کرد بە ناوی پرۆژەی ڕۆژیار بەهورانیە یعنی خۆر. ئەوە باسی ئەوم کردبوو کە مەسەڵەن لە قوتابخانەکانە فێری کتێبخوێنەوە بکرێت. پێش چەند ساڵێکیش مامۆستا محەممەد فەریق حەسەن کتێبێکی بە ناوی بە کولتورکردنی خوێندنەوە. ئەمە گرنگە ئێمە کتێبخوێنەوە بێتە کولتور. هەوڵ زۆری راوە ئێمە لەلایەن نووسەران کە مەسەڵەن بڵین خەڵکی فێری کتێبخوێنەوە بێت، بەڵام لە هەمان کاتیشدا ئێمە ئەگەرمان بکرێت بۆ ئەو بابەتە. مەسەڵەن یەکەم جار لە قوتابخانەکانە مەسەڵەن سیستەمێکی وا دروست بکرێت کە خوێنکاران هەر لە مناڵیەوە فێری کتێبخوێنەوە بکرێت. ئەمە یەک. دووش هەوڵ بدرێت یارمەتی دەستگاکانی چاپ بدرێت مەسەڵەن بۆی بێن کتێب چاپ بکەن. سێمیش هاوکاری و کۆمەکی نووسەران بکرێت بۆی بتوانن کە بەردەوام من لە نووسین جانووسین بێ خۆیان بێ یان وەرگێڕان. ئەم کاتی کۆرۆنای گرفتی بۆ دروست نەکردوونەکو نووسەرەکانەوە ئێستا یعنی سلێمانی لە مانگی دا دەبێتە ساڵێک کە ناسێنراوە وەکو شارێکی داهێنەری کللتوری. لەمای ڕابردووە هەمومان دەزانین بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا چالاکی ئەدەبی و ڕووناکبیریەکان زیاتر ڕاگیراون. بەڵام خۆ دەکرێت چاپکردنی کتێبڕانە گیرێت تۆ نووسەرێکی لە ماڵەوە کتێبی خۆت بنووسی و چاپی بکەیتەوە بڵاوی بکەیتەوە. بەڵێ خۆی با من عەرزی جەناب بکەم لە ماوەی پێشووە چەند دەستگایەک لە سلێمانی کۆمەڵێک کتێبیان چاپ کردووە حتا لە کەرەنتینۆم، بەڵام مەڕاستیم بۆ کتێبەکان نەکراوە وەکو پێشووتر بێت. بەڵێ چالاکیەکانی نووسینی هەیە بەڵام زۆر کەمە. مەسا ئێستا لە سەردەمی ئەم قەیرانی ڤایرۆسی کۆرۆنایە کتێب چاپکردن زۆر کەم بووە، بەڵام ئەوەش نێکە بڵێن بە تەواوەتی نەمابێت. بەڵام کێشەی سەرەکی دووبارە کە قەیرانێکی وای ڕوایەت یەکەمین لایەن کە بۆگەڵێ زەرری بەرەکەوێت لایەن ڕۆشنبیریەکە و فەرهەنگیەکەیە کە بڵێن سا خەڵکی هەموو هەڵێ کتێبێکی بین بکەین و باخەرێکی ڕێژەی کڕینی کتێبتان کتێب ئێستا هێندە ئێوە خۆتان نووسەرەکان لەگەڵ کۆنتاکتان لەگەڵ کتێبخانەکان هەبێ ڕێژەی کڕینی کتێب گۆڕانکاری بەسەرە هاتووە لەم سەردەمی ئەوەی کە زیاتر لە ماڵەوە بمێنیت و کەرەنتی نەبییت و کاتێکی فڕاغت زۆرتر هەیە. خۆی ئێستا دوو کێشەی سەرەکی هەیە لە بەردەم ئەم کتێبخانەکان. یەکەم ماوەی پێشووە بەهۆی ئەم کەرەنتینەوە زۆربیان داخران وە لەو هەنێک کتێبخانە بوو ئەو هینیاندا بۆ سێرویسەکە بڵێ خۆیان کتێبەکانیان نەبن. لە هەمان کاتیژە تۆ من هەستەکەم خۆم بە حکمێ و بازنەی کۆمەڵایەتی کە ئەمە بەشێکی خەڵکی ئێستا دەستی پێ کردووە کە بڵێ کتێب خوێنێتەوە. ینی ئەمەش گرفتی تەکنۆلۆژیا و ئۆنلاین و ئەم بابەتانە کە کتێب ڕاستەخۆ لە کۆمپیوتەر و یان لە ئۆنلاین و لە تابلێت و لەمان ناخوێنرێتەوە، ئەمە لە ڕووی داراییەوە گرفتی بۆی دروست نەکردووەکو نووسەران. لە ڕووی داراییەوە ئێستا کێشەی گەورەی نووسەران ئەوەیە کە بڵێن کتێبەکانیان کە چاپیەکەن بڵین فرۆشی کەمە. ئەمە نەک بە بۆنەی تەکنۆلۆژیا هەر بە ڕاستە تەکنۆلۆژیا دەوریە، بەڵام بەشێکی زۆریەگەڕێتەوە بۆ ئەوەی کە خەڵکی لەلای ئێمە کەمترە چێ مەسا کتێبخوێنێتەوە. حەزەکەم ئاماژەش بەوە بەم ئێستا ڕێژەی خوێندەواری لە کۆمەلگای کوردیا زۆرترە لە چاو ساڵانی هەفتاوەشتاکان. ڕێژەیەکی زۆر خوێنکارمانەیە، ڕێژەیەکی زۆر دەرسوی کۆلیژ و پەیمانگاکانمانەیە، ڕێژەیەکی زۆر نووسەر و ڕۆژنامە نووس و ینی نخبەیە کادیمی لە ناو کۆمەلگای کوردیا زۆرترە لە چاو ساڵانی تر. بەڵام بەداخەوە دیوەکەیکەگەرمیفەنیتەوە بۆ نمونە ئێستا گرفتە سەرێکەکەی کات بەسەربردن خەڵک زیاتر خویاوەتە بۆ تەکنۆلۆژیەکان و چونەکان و کوی لەسەر
مامەستا من قسەکەم لەسەرەوە بوو شاری سلێمانی مێژوێکی گەورەی لە بواری نووسین و ڕووناکبیری و ڕۆشنبیریدا هەیە وەگوتم ئەرکێکی گەورەش کەوتوتە سەرشاندی لە ئێستادا کە بە شارێکی داهێنەری کولتوری ناسێنراوە بە فەرمی لەلایەن یونسکۆوە. ئێستا ئێوەکو نووسەران داواکارن لەلایەنە پەیوەندیدارەکان لە ئەو کەسانی کە دەسەڵاتیان هەیە لەسەر لە کولتوری و ڕۆشنبیری ئەم وڵاتەدا چیتان بۆ بکرێ بۆ ئەوەی ئەم ڕەوتی داهێنانە لە ناو شاری سلێمانیدا بەردەوام بێت بە تایبەتی دوامە کە قورسی کە گەوتۆتە سەرشانی. بەڵێ خۆی گرنگترین شتەوەی پاراستنی ئەوەی کە هەیە ئەمە یەک دووش چۆنە پارێزرێت قسێک لەسەرەوە بڵێ ئێستا ئێمە بۆ نمونە ئەکرێت گرنگی زیاتر بەو نووسەرانە بدرێت کە ئوستازی ئێمە بوون و ڕۆڵیانە بۆ ئەمە گرنگە مەسەرەن گرنگی زیاتریان پێ بدرێت جا بە دروستکردنی پەیکەرێ بێ یان بە دروستکردنی کۆمەڵێ ماڵی سەقافی بە ناوی ئەو کەسانەوە. دووش بەڕاستی ئەگەر ئێستا حکوومەت بیەوێ بەردەوام سلێمانی ناوی لە ناو شارە گەورەکان نابێت پێویستە بەلایەنی کەمەوە گرنگی بات بە نۆخبەی نووسەر بە هونەرمەندان بە تابلۆکێشان بە موزیک زەنان و ئێمە وەک نووسەران بەڕاستی گرنگترین کە گەورەترین کێشەکە ڕوبەڕوومانە بێتەوە یەکەم چاپکردنی کتێبەکانمانە وای ئێستا لە حاڵەتی ئێستا سپۆنسەر زۆر کەم بۆ تۆ بۆ کتێبەکان. دووەمیش بەڕاستی بێ سیستەمێکی وا دابدرێت کە خەڵکی هەر لە مناڵیەوە فێری کتێب خوێنەوە بێت حەزی بۆ کتێب بێت کتێب لای خۆشەویست کرێن نەک کتێب لای ناشرین کرێ بەداخۆ لە کۆمەلگای ئێمە زۆر جار هەڵوانی پەروەردە ڕۆڵێکی گەورەی لەو بابەتە بێ یەک بابەتی دیکە هەیە ببوورە ئافۆسی کە بکەیت لە هەمان کاتیشە مەسەلەن گرنگە ئێستا لە زۆربەی وڵاتان هەیە بڵین کۆمەک هەبوو بۆ نووسەران ئێستا یەکەمین شت کە کردیان ئەم کۆمەکی نووسەرانشیان بڕی کە بەڕاستی ئەوە گرنگە تۆ بۆ ئەوەی بەرهەمی سەقافیەوە بێت هەبێ هاوکاری کۆمەکی نووسەران بکەیت بەڵام کە تۆ هیچ کۆمەکێکی نووسەران دەکەی ینی تۆ چۆن بڵین ئەژیت چۆن ناتوانانی داوای بەرهەمی نوێ لە من بکەیت لە حاڵەتێکا کە بڵین تۆ ئاگاداری وەزعی خەڵنێ. یەک بابەتی دیکە هەیە لە زۆربەی وڵاتانی جیهانم بابەتە پێڕەوە کرێت پۆکێت بووکە نێو کتێبانەی بۆ گیرفانە بن لە نێو کتێبە کوردیەکاندا کەم چاپی لەو شێوە بینین کە من بتوانم بۆ نمونە ئەگەر لە شوێنێک بم بتوانم کتێبە بە ئاسانی لە گیرفامە هەڵگرت بێت و بیخوێنمەوە لە سەفەرێکم بێت لە شوێنێک بۆ شوێنێکی دیکەیان کاتێکی فەراغمە بێت لە کاتی دەوامە یاخود لە شوێنێکی گشتیا بێت منم کتێبە لە ڕاستەوخۆ لە گیرفانم بێت و لە جێگەی کاتم بە هەندێک مۆبایل و هەندێک شتی دیکە سرف دەکەم کتێبەکە بخوێنمەوە. ئێوەی نووسەران بۆ بیرتان لەم بابەتە نەکردێتەوە؟ طبعاً ئەوە ڕاستەکەی بەڵام بەو شێوەیەش نییە کە هیچ بیری لێ نەکراوێتەوە. ئێستا دەستگای سەردەم بە هینێکیان هەبوو لە بەشێکیان هەبوو بە ناوی کتێبی گیرفان. ئەم کتێبی گیرفانە کۆمەڵێکی زۆر کتێبیان چاپ کردووە. من خۆم کتێب لەو زنجیرەی کتێبی گیرفانە کتێبێکمەیە وەرم گێڕاوە لەبارەی چەمکی مەدەنیوەیی بیرمەندی گەورەی عەرەب هاشم ساڵحام. ئەم کتێبی گیرفانە ڕاستە بڵین دەستگای سەردەم ئەوەی هەبوو بەڵام دەستگاکانی تر کەمتر هەیەیان بووە بەڵام لەگەڵی کە هەن زۆر دەگمەنن ینی پەنجەی دەستە ژمێرێ و هەندێکی شامل لەوانە تازەیە لە ناو کۆمەلگای مەس بە زیاتر ئیش لەسەر کەسە نوغبەکانەکەن کەسە ئەکادیمیەکان ئێستا لەوانەیە تۆ ناونیشانێک بە من بدەی ئەم ناونیشانە وەکو چۆن دەڵێ ئێستا لەم کاتەیە بێ شەڕی ئەو بابەتە بکرێ بۆی بەرگری جەستە بەهێز بێ وەزش بۆ هەمووان کتێب خوێندنەوەش بۆ هەمووان بێ بابەتێک بێ پەیوەندی بە هەموو کەسێکەوە هەبێ. ئێوە نووسەران گرنگدیتان بۆ بوارە داوە کە من کەسێک بم ئەگەر کادیمیش نەبم کتێبەکە بێ بیخوێنمەوە؟ دڵنیاییەوە ئێستا بڵین کۆمەڵێک وەکوتم لە دەستگای سەردەم زنجیرەیەکان نەبوو بە ناوی زنجیرەی کتێبی گیرفان. لەو زنجیرەیە بەس تەنها هەموو شتێکی تیا بوو بین لایەنی ئەدەبی تیا بوو فکری تیا بوو سیاسی تیا بوو زانستیشی تیا بوو بە نسبەت نووسەریشەوە هەر نووسەرە و بوارێ بۆ خۆی هەڵبژێر. ئێستا مەسەلەن من ناتوانم بچم لە بواری زانستا کار بکەم منە و بوارێک وەک خۆم زیاتر لە بواری ئەدەبی فکری و تا ڕادەیەک سیاسی. یەک بابەتی دیکە هەیە بۆ ئەوەی کە خۆت وتت خوێندنەوەی کتێب بکرێت بە کولتور و خۆشەویست بکرێت لای خەڵک
هەمیشە دەبێت بگەڕێتەوە سەر بوارە پەروەردەیەکە و منداڵ کاری لەسەر بکرێت لەم بوارەدا لە ناو کووردا بابەتی چیرۆکی منداڵان یان ئەو بابەتانەی کە لە جیهانە ئەیبینین کەەوە ئەکەن شەوقێک بۆ منداڵ دروستکەن هەواداری بۆ دروستکەن بۆی کە بچی ئەم کتێبە بخوێنێتەوە لە ناو کووردا کەمە سەردەمانێک دەستگای سەردەم هەندێک کاری کرد لەو بابەتەوە هەندێک دەستگای تریشە بوون چاپخانەشە بوون کاریان کرد بەڵام ئێستا چ لە بازار بێ چ لە شوێنە گشتیەکان بێ چ بۆ هاندانی خوێنکاران بێ لە ناو خوێندنگاکان ئەم کتێبانە نادرێ بە منداڵ بۆ ئەوەی کە ئەو شەوقەی بۆ زیاتر سەرچاوی عەرەبی و ئینگلیزیت هەیە بەڵێ خۆی بۆ ئەوەی ئێمە کتێبی مناڵان چاپ بکەین کۆمەڵی هەنگاوەیە ببینی بۆ نمونە لە بواری وەرگێڕانە هەوڵ بدەین کۆمەڵێک کتێبی مناڵان وەرگێڕێت نووسەرە گەورەکانی جیهان بڵین هەوڵ بین ئەوانیان وەرگێڕین دوو دەستگای تایبەت هەبێ مەسەڵەن بۆ گۆڤارێکی مناڵان دەرکات و ئەم گۆڤارش و ئەم دەستگایش هاوکاری بکرێت بۆ نمونە تۆ دەستگایەکی دابنری بۆ ئەدەبی مناڵان بەڵام لە هەمان کاتش هاوکاری کرێ بۆی کتێبەکان یان گۆڤارەکان لە قوتابخانەکانە دابەش بکرێت ئێستا تۆ لە هەمان کاتیشە مەسەڵەن زۆر جار هاوکاریکردن و یان خەڵاتدان بوون و سەرانێکە لە بواری ئەدەبی مناڵانە کارەکان دەوری هەیە ڕاستە لە سلێمانی و لە کوردستانە هەنێک نووسەر هەبووە جارجار کۆمەک کراوە خەڵات کراوە بەڵام لە بەپێی پێویست نییە تۆ ئەگەر بتەوێ بۆ نمونە وەکو جەنابە عەرز فەرمووت مەسەلەیەوەی کە مناڵ هەر لە سەرەتاوە فێری کتێب خوێندنەوە بکرێت ئێمە پێویستمان بۆیە کە مەسەڵەن کتێبی زۆر چاپ بکەین لە بواری ئەدەبی مناڵانە بەڵام تۆ ئێستا ئەم قەیرانی کە ئەبینیت تۆ کتێبەکەش چاپ بکەیت و نەڕات و یان مەسەڵەن ئێستا گۆڤار هەیە گۆڤاری تایبەت بۆ مناڵان ئەوە گرنگە تیراژی زیاتر بێت بۆی دابش کرێ بەسەر قوتابخانەکان و دایانگەکانە بۆی حەل لە مناڵیەوە ئەمە بکرێت بەڵام بەداخەوە ئەمماش ئەکرێت دەسەڵاتی سیاسی دووبارە هەوڵی زیدی بات بۆ ئەوەی سلێمانی بەم ناوەی کە هەیەی هەمیشە پرسندار و بمێنێتەوە ئەردان عەبدوڵڵا نووسەر و وەرگێ زۆر سپاس بەڵێکەڵمان نەبووی لە چینە ڕانیا بە شێوەیەکی ڕاستەوخۆ و نەڕەسوولمان لەگەڵایە کە گفتوگۆ دەکات لەگەڵ گوتەپێژی تەندروستی ڕاپەڕین هونەر ئەم کاتت باش دۆخی کۆرۆنا ئێستا لە تەندروستی ڕاپەڕین چۆنە پشتگیری و پشتیوانی دەکرێت لە تەندروستی ڕاپەڕین بۆی بتوانن بودجەی پێویستیان لە بەردەستە بۆی بتوانن ڕوبەڕووی ئەو پەتای ببنەوە لە کۆنتترۆلی بکەن و پشکنی حاڵەتەکانی پشکنین لە هەندێک شوێن ئێستا کەم بوونەتەوە گرفتی گەورە دروست بۆ بە پشکنی لە ڕاپەڕینیش و بە شوەیەکی گشتی و ڕانیا هەمان گرفت هەیە سلااوان لەبێ سلااو لە بینەرانی گەلی کوردستان ڕێبین لە ڕاپەڕینیش ئامارەکان لە چەند هەفتەی ڕابردوودا ئامارەکانی کۆرۆنا بەرز بوونەوە وەکو ڕابردوو سامپڵ لە شوێنی جیاجیا وەرناگیرێت بەهۆی ئەوەی کە ڕێژەکان زۆر زیادیان کردووە لە ڕاستیدا پابندی هاوڵاتیانی وەکو پێویست نیە بەشێک لە هاوڵاتیان پابندن بەڵام هێشتا وەکو پێویست نیە بن تاها محەممەد و تەبێژی تەندروستی ڕاپەڕین لەگەڵدایە گفتوگوی لەگەڵدا ئەنجام دەدەم زین ئامارەکانی کۆرۆنا لە ئەم ساتە لە ئیداری ڕاپەڕین چەندە کاک تا ئەسلااو دەبێ و ئەم کاتت باش پێمان بڵێ ئامارەکان چیلایە لە دەڤەری ڕاپەڕین ئەم کاتان باش دیارە لە سەرەتای سەرهەڵدانی نیشانەکانی ڤایرۆسی کۆرۆنا لە سنووری ئیداری ڕاپەڕین تا ئێستا لە کۆی ئەنجامدانی 2200 پشکنین نزیکی 300 حاڵەتی پۆزەتیڤمان هەیەمە لەو ڕێژەیە تا ئێستا 176 کەس لە سنتەرەکانی کۆرۆنا لە سنووری قەڵازێ و هەروە قەزای ڕانیا داخڵ کراون لە کۆی ئەو ژمارە تا ئێستا بەشێکی چاک بوونەتەوە بەداخەوە لەو ڕێژێش 12 هاوڵاتی ژیانیان لە دەست داوار بۆ پەتایە لە ئێستاشدا لە هەرێک لە سنتەری نەخۆشیە گوازراوەکانی پشدەر و بیتوێن نزیکی 26 هاوڵاتی داخڵکراون لەژێر چاودێری وردی پزیشکیدا ئێستا سامپڵ وەردەگیری ڕۆژانە یان کەمە بەڵێ ئێمە ڕۆژانە لە ئێستادا بەپێی ئەو پلانێک کە دامانەوە
زیاتر ئەو شوێنانەی کە گومان لێکراون یاخود ئەو هاوڵاتیانەی کە گومانیان لەسەرەوە نیشانەکانی نەخۆشەکەیان تێدا بەرجەستەیە لەلایەن تیمەکانەوە پشکنینیان بۆ ئەنجامەدرێ ڕۆژانە جگە لە ڕۆژانی هەینی لە سەرجەم ڕۆژەکان پشکنینەکان ئەنجام دەدرێت. هەر کەسێک گەرمەبەستی بێت دەتوانێت سەردام کا بۆ پشکنین؟ ئێمە بۆ ئەوەی بتوانین تەشخیصی بە ئەو نەخۆشیە بکەین وە زیاتر ئەو هاوڵاتیانەی کە گومان لێکراوە یاخود نیشانەیان تێدایە زیاتر ئەوان پشکنینیان بۆ ئەنجامەدرێت زیاتر ئەوانی لە ڕێگەی پزیشکی ئیخساییەوە ئیحالەی سنتەرەکان ئەکرێن پشکنینیان بۆ ئەنجامەدرێت و هەروها هەندێک شوێنی گشتی هەیە بە تایبەتی کە بەرکەوتیان زۆرەوە نیشانەیان تێدا پشکین بۆ ئەو جۆرە کەسانش ئەنجام دەدرێت. باشە کاکتا ئەوانەی کە لە سنتەرەکانن هەیانە تەندروستی ناجێگیر بێ؟ دیارە لە کۆی ئەو ژمارەی کە لە سنتەری نەخۆشیە گوازراوەکانی پشدەر و بیتوێن داخڵکراون ئێستا وەک پێشتر باس بکرد 26 هاوڵاتین بەشێکیان لە ژێر چاودێری وردی پزیشکیدان ئەوەی کەشیان سواز بخوا باری تەندروستیان باشە. کاکتا مەسلەی ئۆکسزین ئێستا لە دەڤری ڕاپەڕێنێمەوە گرفتەمان هەیە؟ ینی ئەوەی کە بەردەستە بەشی ئەو ڕێژەیە دەکا کە ڕۆژانە وەردەگیرێت؟ سەبارەت بە ئۆکسیژین و ئامێری هەناسەی دەستکرد ئێمە ئەگەر بەراوردی ژمارەی دانیشتوان بکەین لێرە بەراورد بەو ڕێژەیە ئامێری هەناسەدانی دەستکرد کەمە لە ئەست پێویستدانی و لە ئەستە محی ئەمەشدانە ئەوە سەبارەت بە ئۆکسیژین سواز بخوا کێشەمان نییە زۆربەی ئەو کەم کورتیانەی هەبووە لەلایەن بەڕێوەبەراتی و هەوڵ و جوهدی بەردەوام لە ئارادای و توانراوە کێشەکە چارەسەر بکرێن. خەڵک هاوکارە بەدەنگ تیمەکانی ئێوە دێت ڕێنمایەکان جێبەجێ دەکات؟ بەڵێ وەکو پابندبوونی هاوڵاتیان سەبارەت بە سووری خۆمان ئەگەر بەراورد بکەین لە ئاستمۆحی بەڕێوەبەراتی و تیمە تەندروستیەکاندا نییە لێرەوە داوا لە هاوڵاتیانی خۆشەویستەکەین بۆ ئەوەی بتوانین هەموو لایەک پارێزراو بین و خانەوادە و کە سوکاری هەموو لایەک پارێزراو بێت بەردەوام بن لەسەر پابندبوون بە ڕێنمایە تەندروستیەکان بە هیچ شێوەیەک سار نەبنەوە لەسەر ئەو ڕێنمایانەی کە لەلایەن بەڕێوەبەراتی گشت تەندروستی ڕاپەڕین ئاراستیانەگە پێوەی پابند بن و هەروەها خاڵش تریش کەمەوە باسی کەم ئەو تیمانەی کە بۆ چاودێری شوێنە گشتەکان بۆ پابندبوون بە ڕێنمایە تەندروستیەکان و خۆپارێزی لە کۆڕۆنا سپاس بۆ ئیداری ڕاپەڕین و لیژنەکانی قایم قامەت و ناحیەکان کە بەردەوام لیژنەکانیان دەرئەچن داوا لە سەرجەم خاوەنکار و پیشە بە ڕێزەکانەکەین ئەوانیش پابند بن بەو ڕێنمانەی کە لەن ئەو تیمانەوە ئاراستیان دەکرێت. دووهەمین زانیاری لەسەر نەخۆشخانەی کۆرۆنا ئەوەی کە دروست دەکرێت لەن خێرخوازانەوە چییە؟ کارکردن تێدا بەردەوامە؟ نەخۆشخانەی تایبەت بە کۆڕۆنا لە سنووری داری ڕاپەڕین کە لەلایەن خێرخوازانەوە بنیادەندرێەوە ئەوان لەلایەن تیمێکی بەڕێوەبەراتی ئەمەشکە تیمی ئەندازەیە سەرپەرشتی ئەکرێت لە ئێستادا زۆربەی کارەکانی ئەتوانین بڵێن سەروی 185 کارەکانی تەواو بۆ ئینشاڵڵا لە ئایندەیەکی نزیکدا بەڕووی هاوڵاتیانی سنوورەکەدا دەکرێتەوە. لە ڕۆژانی ڕابردوودا دەستگای مرۆی مام کۆمەڵی خاوکاری و پزیشکی گەیاند ینی داوا دەکەن جارێکی ترم هاوکاریانە بگاتە دەڤەری ڕاپەڕین چونکە ئەو کاتێکە دەستگای مرۆی مام هاوکاریەکانی هێنا پێما بەشی زۆری و پێداویستیانە نەمابوون بە تایبەت کیتی پشکنین و ئەوانە ینی هێشتا پێویستان هەیە؟ بەناوی بەڕێوەبەراتی گشت تەندروستی ڕاپەڕینەوە سوپاسی دەستگای مرۆی مامەکەین بەڕاستی هاوکاریەکی باش بوو لە کاتێکی پێویستدا و بە تایبەتی ئێمە لەو کاتەدا زۆربەی ئێماوەدەکانمان نەخستان بوو وەکو بڵێن هەر نەشما بوو لە هەندێکان سوپاسیانەکەین هیوادارین ئەو هاوکاریانە بەردەوام بن چ لە لای دەستگای چ لەلایەن دەستگای مرۆی مام و هەروەها سەرجەم ئەو ڕێکخراوە خێرخوازیانەی کە کار دەکەن لە بواری پزیشکیدا هاوکاری بەردەوامی سنوورەکە بکەن بە تایبەتی سنووری ئیداری ڕاپەڕین بە حکمی ئەوەی زۆرینەی هاوڵاتیان ئەتوانین بڵێن سەروی سەدانەوەتی پشت بە کەرتی تەندروستی حکومیە بەستن زۆربەی نەخۆشخانەکانی سەر بە کەرتی حکومی و کەرتی تایبەت تا حدێک لێرە بەو شێوە فراوانن و کوشارەکانی تری هەرێمی کوردستان. کاکتەها سپاس تا محەممەد و تەبێژی تەندروستی ڕاپەڕین زۆریشی گەرما بوو سپاس بۆ زانیاریەکانت بە هیوای تەندروستیشی باش بۆ هەموو لایەک. زۆر سپاس بۆ هاوکارمان نەڕەسوول و میوانەکات کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ڕانیە لەگەڵمان نەبوون. دەچینە لای تەوەری دوای بەرنامەکەمان لە تەوەری دوای بەرنامەکەمان دوو بەش دەبێت. لە بەشی یەکەم گفتوگۆ دەکەین لەسەر جەستەیشن لە نێو هونەری کوردیدا. ئێستا ژمارەیەک لە هونەرمەند هەن لە باشووری کوردستان و لە پارچەکانی دیکەی کوردستان کار لەسەر ئەو بابەتە هونەریە دەکەن. بابەتێک کە بوێریەکی زۆری دەوێت لە ناو
کوردستان و ڕۆژەڵاتی ناوەڕاستدا کا لەسەر و جۆرە هونەرە بکەیت. هەندێک کەس ڕخنێکی گەورە لەو بابەتە دەگرن دەڵێن هێشتا کاتی ئەوە نییە ئێمە هونەرە بێنینە ناو کوردی. بە دیوێکی دیکەیە زۆر کەسی دیکە دەڵێن بابەتێکی گەورەیە دەبێت ئێمە هەنگاو بە هەنگاو هەوڵی ئەوە بدەین هونەرەکەمان بکەین بە هونەرێکی جیهانی. هەندێک کەس وەکوتم لە باشووری کوردستان کاریان لەسەر بابەتە کردووە لە ماوەی ڕابردوودا هەر لە بەنامەڕۆی کەناڵی گەلی کوردستان میوانداری خاتوونێکمان کرد خاتوو وەفرین ڕەشید کە کاری لەسەر جەستەی ژنان کرد بوو. ئەم ڕۆژ خاتوونێکی دیکەمان لەگەڵایە کە بەمان شێوە کاری لەسەر بابەتە کردووە. لەگەڵ ئەوەشدا ئەم خاتوونە بۆ خۆی هونەرمەندی شەکار لەسەر تاتۆ دەکات. لە بەشی دووەمدا گفتوگۆ لەسەر تاتۆ دەکەین لە هەرێمی کوردستان. ئەو کەسانەی کە کاری تاتۆ دەکەن بەشی زۆریان خولێکی چەند ڕۆژەیان بینیوە. کاری تاتۆ پێویستی بە کەسانی ئەکادیمی و شارەزان نییە چکە هەندێکیان تووشی گرفتی گەورە دەبن دوای دروستکردنی تاتۆکە. ئایا ئەو کەسانەی کە لە هەرێمی کوردستان تاتۆ دەکەن بۆ مەبەستی تەندروستیە واتە بۆ شادنەوەی سوتاویەکە یا قژڕوتانەوەیەکە یا خوشکاویەکە یاخود گرفتێکی شێوەیان هەیە تاتۆیەک دروست دەکەن یاخود زیاتر بۆ جوانکاری ئەنجامی دەدەن. ئەمە ئەو تەوەرە دەبێت کە لەگەڵ وەڕێز تارا محەممەد هونەرمەندی شێوەکار گفتوگوی لەسەر دەکەین. تاراخان بۆ خۆی خەڵکی ڕۆژەڵاتی کوردستانە شاری مەهاباد چەند ساڵێکە لە شاری سلێمانی دادەنیشێت 13 ساڵە خەریکی کاری دیزاین و شێوەکاریە بەکالۆرەسی لە گرافیک و دیزایندا هەیە. لە کارەکانی شەجگە لە کار لەسەر جەستەیژن کاری کردووە لەسەر تێکەڵکردنی ڕەنگەکان. تارەخان کاتت باش بژیت. ئەم کارێکی ئێوە کردوتانە کارکردن لەسەر جەستەی ژن بۆ چ مەبەستێکە؟ من خۆم زیاتر لە ڕۆژی 8 مارس تایبەت بەو ڕۆژە کارم دەکرد. ئیدی جا لەسەر جەستەی ژن بێ لەسەر کێشەکان و ئازارەکانی ژن بێ لەسەر دەموچاوی ژن بێ ینی بە حقیقەت شتێکی ڕۆژانەی ژن ینی کردومە. ینی بابەتێکە کار لەسەر ئەوەی کە بە تایبەتی کاڵێ لە 8 مارسایشم لەسەر کردووە بۆ خستنە ڕووی گرفتەکانی ژنانە بۆ خستنە ڕووی من بە مۆزوعێکتان پێ من خۆم فێمینیستم لەسەر قانونی فێمینیست دەڕۆم یارژیانی خۆشم لەسەرەوە دەڕۆم ئەنی لەوحەکانیشم هەر ئەوەیە. زیاتر چیرۆکت هەیە یان ستۆریەک لە پشتی بابەتەکانت هەیە یان تەنها بابەتێکە دەتەوێت بیخەیتە ڕوو ئیشێکە؟ فێمینیست ینی بەرابەری لە هەموو بوارەکانی مافی ژن ژیانی بێت مەبەستی سیاسی بێت اقتصادی بە ئابووری بێ هەموو شتێک فێمینیست ینی بەرابەریکانتە بەڵێ فێمینیستکردن لە مافی مێین لەسەر فێمینیست چوومە سەر لەو حەکانم. لەو حەکانیشم هەموو ئازار و نەهامەتی و هەموو ژیانی ژنم تێدا هاویشتەوە حتا ژیانی خۆشم تێدا هاویشتەوە. ینی مەسەڵەن کە لەو ژیانی خۆشتی تایە بەڵێ بەرگریکردنە لە مافەکانی ژنان. بەڵێ چیرۆکت هەیە لە تابلوانی کە نمایشی دەکەی؟ مەسەڵەن هێندێک ژن هەن دەسەڵاتیان نیە لە ژیانی خۆیاندا دەسەڵاتی ئیشکردنیان نیە دەسەڵاتی ژیانیان نیە دەسەڵاتی حتا زۆر شتیان نییە. من ئێستا لەو حیکم کردەوە کە جسمی ژنەکە ڕوتە بەڵام بەسراوەتەوە دەستەکانیشی بەسراوەتەوە ینی نەدەتوانێت ژیانی خۆی بە جوانی بەرەوە بەرە ینی دەست بە من پرسیارەکەم هەستم خۆم نییە بەڵام پرسیارەی خەڵکەی گەێنم بۆ ینی جەستەی ژن نەتان دەتوانی بۆ نۆستۆریانەتان بە بابەتێکی کە دیکە بگەێنم؟ بەس جەستەش نییە ینی هەموو حاڵەتەکانم تێدا هاویشتۆ ینی ژن و گوڵم داناوە ژنم بە دەموچاوێکی جوان ینی جلی کڵاوشتی کوردیم بۆ داناوە ینی هەیە کە هەندێک ژن هەیە نەهامەتیان هەیە بەڵام ئێستا خۆیان دەڕازێنەوە زۆر ینی مەفهومی زۆر هەیە. ڕخنەتان لێ دەگیرێت بێگومان لەسەر بەڵێ لەو حەیەکم کردبوو 4-5 دانە ژنی ڕووتی تەدا بوو یەکێکیان دەستی بە دموچاوی گرتبوو یەکێکیان دەستی بە جۆچکەی گرتۆ یەکێکیان دەستی بە جسمی خۆی جەستەی خۆیەوە گرتۆ ئەوانە گەورەش بوو سایزەکەی کە لە پێشانگا دامنابوو هەر کەس دەهات یەکەم لەو هەبوو هەر کەس دەهات پێ عیب بوو مەسەڵەن زۆر سەیری ئەوە بکە لەبەرەوەی کامل ڕوت بوو. یعنی ئەوە شتێکی دەبێت چۆن بوو بۆ بابەتەکە و شێوت بینی چۆن هەستت ئەحساست چۆن بوو؟ هەندێک کەس کە مەسەڵەن ڕۆشنبیر بوون پێیان جوان بوو دایانکو زۆر شتێکی جوان و سرنج ڕاکێشە
هەندێک کەس تعبیرێکی لێ دەکردەوە هەندێک کەسیش پێ بوو دێک و دێمە مەسەڵەن نۆژ دەکەین مەسەڵەن لەو ماڵانە ماڵانتان لێ دەگرن ئەوانە زۆرترن یاوانەی کە پشتیوانتانن ئێستا سپاس بەخوا ئەو شتە زۆر پشتیوانمان ینی زۆر کەس بە دڵێتی پێی جوانە زۆر کەس داوام لێ دەکا مەسەڵەن بۆ ماڵی خۆی تۆ خۆت بڕیاریت دیاوە بەردەوام بی ئەم بابەتە چەسپێنیە ناو هونەری کوردیە؟ نە من لەو حەکانم کامل ڕوت نین بەس هەموو نەوعێکی تدایە بەڵام من لە هەموو بارێکە ئیش دەکەم قورس نییە ئەم بابەتە لە ناو کوردستان و ڕۆژەڵاتی ناوەڕاستدا بیت و ئەم جۆرە هونەرە کار بکەی؟ بۆ قورسبوونەکەی با مەسەڵەن هەندێک کەس ڕەخنەت لێ دەگرن ناخۆشە دەڵێن بۆ لەو بابەتە ئیش دەکەی ینی لەو حەد دروست دەکەم مەسەڵەن سەیری دەکەن و مەفهومی خۆیان دەگەن ئەو شتێکە خۆیان لێ حاڵین نازانن کە مەفهومی خۆی چییە ئەوانەکان کاریگەری سلبیان لەسەر تۆ هەبووە یان هانیان داوی کە زیاتر کار بکەیت هانیان داوم بەس ڕەخنەکان ئەوەندە زۆر نین کە مەسەڵەن بتوەستێنن زۆر کەس پێیان جوانە زۆر کەس بە دڵیانە پێیان خۆشەکە زۆرتر بێ ئەو لەو بوارە ئیش بکەین وەکو خۆشی گوتت ینی تۆ کارەکانت تەنها لەسەر جستەی ژن نییە هەندێک کاری دیکەشت هەیە کە کارت لەسەر کردووە زیاترەوەی مسرنجی ڕاکێشام بەکارێنانی ڕەنگی زۆرانی چمە بەستێکت هەیە لەوانەیە ڕنگانە تێکەڵەکەی تۆ ڕنگ بەکارێنی خۆی تێکەڵکردنی ڕەنگەکانیش دانانیان لە لای یەکتر معنی و مەفهومی هەیە ڕەنگی سارد و گێرم من زۆربەی لەو حەکانم ڕەنگی سارد بەکاردێنم یان ڕەنگی مۆر زۆر بەکاردێنم ینی ڕنگهای ژنانە زۆر بەکاردێنم منداڵێکیشت هەیە بزانم بەڵێ هەندێک وینم بینی لە فەیسبووکەکەت کە پێکەوە کارەکەن چێتەوە هێشت هەنگاوی سەرەتا دەست پێ بکات نا حەز ناکەم و بێتە شێوە کاریان سوزان پێم خۆشە کارێکی دیکە بکە بەڵام لەگەڵ ماهر ئاین بۆ بابەتە خۆت ژیانی خۆت بەدڵ نیە چیە بابەتەکە پێ بە زۆرم بەدڵە ژیانی خۆم من ئێستا ئەوەندەی کە کاری تاتۆ دەکەم کاری لەو حەش دەکەم ینی زۆر کەس لەو حەکانی منی بەدڵ بۆ ناتوێت منداڵەکە شێوە کار بێ حەزیشی لێ لە ئێستاوە قەڵەم و ڕنگ هەڵدەگرێت دێتە سەر لەو حەکام دادەنیشە بۆ ناتەوێت بێتە شێرە و کارێک لەبەر ئەوە لە کوردستان یان هەر خۆی لە ئێران یان لە کوردستانی ئێرە تۆزێک ژیانی هونەرمەند یان ژیانی شێوەکار ئەوە نییە کە دەبێت نەبووتە سەر چاوی داهات بێگومان بۆتان هونەر نا ئەو قەدرەی نییە قەدرەی نییە ئەو قەدرەی نییە ئەم پرسیارە هەموو جارێکمە هونەرمەندانەی کە دێن ئەم پرسیاران لێکم بە تایبەتی لەم کاتەی ئێستا لە سەردەمی کۆرۆنا چۆن لایندەی هونەر دەڕوانن ئەم بابەتانەی گرفتانە ئەگەر بەردەوام بێت بۆ نمونە قەیرانی کۆرۆنا و خەڵکمانەوە لە ماڵەوە ئێوە هونەرمەندان بەنیازنی ڕێگەی دیکە بگرنە بەر بۆ ئەوی هونەرەکانتان بگەێنن ئەوە تا لە جیهانە لە ڕێگەی سوۆسیال میدیاوە بێ بە ڕێگەی ئۆنلاین بێ ئەمانە کۆنتاکتیان لەگەڵ بینەرەکانی خۆیان هەیە ئەوە بەرنامەیەکی لەو شێوەیەتان نییە؟ بەڵێ من خۆمان من زۆر جار بە ڕاستەوە خۆ ویستومە لەو حە دروستکەم حتا لە بەرنمێکی کەش بوو لە ڕاستەوە خۆ لەو حەم دروست کرد لەو حەیەک بوو نووسینێک بوو لەگەڵ ژنێک بوو بەڵام پێم خۆشە بە ئۆنلاین حتا ئەو کەسانێک کە پێیان خۆشە فێریان بکەین ئەمە بەرنامەت هەیە کاری لەو شێوەیەکەن یان بۆ نە پێشانگای بکەنەوە لەگەڵ کۆمەڵێک هونەرمەندا بە شێوەی ئۆنلاین بە لایڤی گوێزنەوە بۆ بینەرەکانتان لەجێگەوێت کە خەڵک کۆ بێتەوە بەرنامەی لەو شێوەیەتان هەیە لەگەڵ برادێکم کە ناوی جوامێرە ئەویش زۆر ڕەسامێکی زۆر باشە بەرنامەمان هەیە کارێکی ئاوا بکەین باش لەبەر کاتە چمە سەر بەشی دووهەمی بابەتەکەمان کاری تاتوەیە کە خۆتوتت ئێستا من خەریکی کاری تۆتویت ئەم کارانە کە لە هەرێمی کوردستان دەکرێن کەسانی ئەکادیمی پێویستە بۆ کاری تاتۆ یان خولێکی هەرچەند هەفتە یان نزیکی مانگێک ببینی دەتوانێت و بڕوانامێ بەدەستبێنیت و کاری تاتۆ بکەیت من خۆم شخصن سێدانە شەهادەم وەرگرتووە اینجا دەبێت تەجروبەی و کارە زۆر بێت تا بتوانین چون کارێکە پڕ لە مەسئولیەت هەتا تۆ شەهادەشت نەبێ شەهادەکەت لێرە تەستیق نەکرێتەوە ئیجازەت پێ نادەن باش ئەو شەهادەیە چۆن بەدەستی ئەهێنن بە ئەکادیمی ئەخوێنن بابەتەکە یان خودێکی چەند ماوەیەکی کەم و ئەیبینن و دەستەکەم بەو کارە خۆی نەوعی هەیە ئیوایە دوو ڕۆژە خولەکەی ئیوایە هەفتەیەکە ئیوایە مانگێکە ئەنواعی هەیە ئێستا
من سێدانە شەهادەم وەرگرتۆ کە هەر نەوعی کاتەکانی فەرقی هەبوو. ئیوایە بە 6 مانگ بۆی دێتەوە شەهادەکەی، ئیوایە بە 2 مانگ، ئیوایە بە هەفتەیەک دەتوانێت فێری بێ. ئێستا ئەم بابەتانی کە کاری تاتۆ دەکرێت لە هەرێمی کوردستان لە زۆربەی ساڵۆنەکانەکرێ لە زۆربەی شوێنەکانەکرێ ئەمە پێویستی بە ڕێخستنەوە نییە هەندێکیان کاری هەڵا ئەنجام هەدەن گرفتی تەندروستی بۆ کەسەکان دروست دەکەن. زۆربیان شارەزایان نییە. هەرچوون دەورەکەیان بینیەوە فکر دەکەنەوە ئەو پارەیەکی زۆری تێدایە و دەتوان داهاتێکی باشیان هەبێ بەس ئەوەیە بیکەن. بەس ئەوە خۆی دەبێت شارەزایی هەبێت لە نەوەی پێستەکە مەسەڵەن تۆ ئەو کەسێک کە دێتە ژێر دەستت پرسیاری لێ بکەیت چ نەخۆشێکی نەخۆشی خوێنی نیە پێستی نیە یان زەخت و شەکرە و شتی نیە دەبێت هەمووانە شارەزاییت هەبێت. ئیوایە تووشی حساسیت دەبێت بە بەنجەکەی کە تۆ دایدەنەی ڕەنگەکان هەمووی دەبێت پزیشکی بێ. اینجا تاریخیان لەسرە ڕەنگەکان ئیوایە لە 2 ساڵ زیاتر ناتوانین بەکاری بێنی. دوایە ڕەنگی زۆر باش دەبێت بەکارێنی ئیوایە پێستی چەورە ئەو ڕەنگێک کە تۆ بۆی بەکاردێنی لەسەر ئەو پێستە شاید جوان دەرنەچێ یان دەبێت هەموو ئەوانە بزانێت ئەو کەسە. بۆ ئەوەی ئەم کەسانە کار لە ناوبانگی ئێوەش نەکەیانەوە کارانە ئەکەن بۆ ئەوەی کە بابەتەکە نەبێت بە بابەتێکی ئەوەی کە بڵێن تەنها بۆ پارە پەیداکردنە. قسەتان نەکردووە سندیکایەکتان نییە شوێنێکتان هەیە بۆ ئەم کارانە ڕێک ناخرێتەوە. ئێستا سندیکامان هەیە کاک فەرهاد ئەو بەرپرسی وەزەم ئارایشگەکانە. تاتۆکانیشەکە لە قایم مەقامیت دەتوان وەشانی ئەو شتە دەکەون ئەو کەسانێک کە شارەزایان نێ پاک و تەمیز نەشۆنەکەیان ینی ئەو قانونەیان ڕعایەت نەکردو کە بۆ تاتۆ دەبێت دەچن پێشیان دەگرن شەهادەیان لێ وەردەگرنەوە ئیجازایان لێ وەردەگرنەوە بەڵام بەداخەوە ئێستا زۆر بوو کەسانی ناشارەزا زۆرن. ئێستا ڕۆژانە هەزاران کەس دێنەوە بۆ لای من مەسەڵەن خراپ کراوە دموچیان خراپ کراوە یان دەیانێرم بۆ لای دکتوری لەیزەر یان ئەوەی کە خۆم بۆیان جێبەجێ دەکەم. کاری تاتۆ ئێستا لە هەرێمی کوردستان لەم کاتەیە قەیرانی داراییە و قەیرانی کۆڕۆنای ئەم بابەتانە کارەکانتان چۆنن باشن خەڵک مشتریتان هەیە؟ وەڵام من خۆم ماوەی 3-4 مانگ دام خست بۆ سەنتەرەکە بەڵام خەڵک خۆیان زەختیان دەکرد بیکەنەوەوانە ئیدی کردمانەوە بەڵام لەبەر دەرگا پێڵا و دەستکێش و دەمامەک و ئەسپرێ و شتانە بەکاردێن بەجێبەجێکردنی ڕێنمایەکە. بەڵێ چۆن مشتریتان هەیە؟ هەیە تاقلۆق هەیە کەم بۆتەوە لە چاوداران زۆر کەم بۆتەوە بەڵام بۆ خۆشما هەر دەبێت ڕۆژانە کەم خەڵک موعید بدەین لەبەرەوەی زۆر قەرەباڵغ نەبێ. ئەوانەی کە کاری تاتۆ ئەنجام ئەیان لە هەرێمی کوردستان زیاتر ئەو کەسانن کە گرفتی تەندروستیان هەیە دەیانەوێت بۆ نمونە شوێنێکیان ناشرینە بیشاردنەوەیان بابەتێکی لەو شێوەیە یان بۆ کاری جوانکاریە؟ هەردووکیان من نەخۆشی شێرپەنجەشم زۆرە ئەوانی کە سەرەتانیان هەیە برۆیان پێوە نەماوە برژانیان پێوە نەماوە ئەیلاینەران بۆ دەکەین خەتی چاو برۆیان بۆ دروست دەکەینەوە هەر بە حاڵەتی تاڵتاڵ ئێوایە کێشەی شکاوی هەیە مەسەڵەن بۆ پیاویش هەروەتر مەسەڵەن شۆنێکی سەریان شکاوە پڕی دەکەینەوە بە تاتۆ یان سوتاوی هەبێ بەڵە چاکی دەکەین ئەمانە سوتاوی سەرجەستەش ئەگەر هەبێت دەتوانین بە تاتۆ بۆی بشارینەوە ئیوایە پەڵەی پەڵەسپەکانی هەیە ڤیتیلیگۆ نەزانم کوردێکێتی پێ دەڵێن زیاتر پرسیارەکەم لەسەرەوە بوو ئەو کەسانەی کە دێن بۆ لاتان زیاتر ئەو کەسانن کە بۆ بابەتێکی تەندروستیە دێن یاخود بۆ جوانکاری زیاتر بۆ بابەتی تەندروستیم هەیە چون من مەوادیشم هەمووی پزیشکیە ئەوەن دەڵم ئەوانی کە نەخۆشی پەڵەکان هەیە پەڵەسپێکان ئەوانیش مەوادم هەیە بۆیان دەکەمە ڕەنگی پێست ئیوا مثلا پەڵەی سپی هەیە لە دموچای لە دەستی وانە ڕەنگی قاوەی ئەوەی کە خۆشت سەرەتا ئاماژەت پیاتۆ هەر خۆت دەچووی گرافیک و دیزاینی یعنی گونجاندنی ڕەنگەکان گونجاندنی بابەتەکان تێکەڵکردنی ڕەنگەکەش خۆشی خوێندنی هەیە هونەرمەندی لە هەمان کاتە ئەم کەسە کە کەسێک کاری تاتۆ ئەکات پێویستە ئەم بابەتانە بزانێت یا مەرج نییە خۆی تاتۆ کتێبی هەیە تۆ لە پێشدا ناسینی ڕەنگەکانە دوایە ناسینی پێستەکانی خەڵکە اینجا ناسینی جیاز و دەرزی و ئەو بابەتانەیە خۆی دەبێ هەموو دەورانە بگذارێنە. ئێستا مەبەستەکەم ئەوەی پرسیارەکە کاری تاتۆ لە هەرێمی کوردستان بۆ بە کارێکی بازرگانی نایاسایی یان بابەتەکە لەوە نییە دەرنەچووە و کۆنتترۆل هەیە لەسەر بابەتەکە.
وەڵا بەداخەوە زۆر کۆنتترۆل نێ لەسەری لەبەرەوە من خەڵک دێت بۆ لای من دەڵێ لە کۆڵانێک کردومە نازانم ژنێک بە 50,000 بە 20,000 بۆی کردوم و یعنی هیچ کۆنتترۆلی لەسەر نییە. ینی گرفتەکە بڵاوان بابەتە بۆ بەکاری بازرگانی. بەڵێ ئێوە خۆتان ێسەوەکە و کەسانی کە کارەکە ئەکەن و شوێنی بڕوانامەتان هەیە و شوێنی باوەڕ پێکراوتان هەیە و بە فەرمی مۆڵەتتان وەرگرتووە بۆ کارەکە. چ داواکارێکتان هەیە لەلایانی پەیوەندیدار بۆ ئەوەی ئەم کارە بۆ شوێ نەکرێ بە بازرگانی و کار لە ناوبانگی ئێوەش نەکات؟ وڵا دەزانیتی پێم خۆشە ئەو کەسانێک کە دەشیکەن بە حاڵەتێکی پرۆفشنال بیکەن، من ناڵم هەمووی کۆکەنەوە بە ئەوان بنێرن کە مەسەڵەن دەورەکەی بە جوانی ببینن، شتەکانیان بە جوانی بێت. حەزەکەم پێشیان بگرن بە هەموویەوە 10-15 سنتەرێکی هەبێت. ڕێنماییتان بۆ بە شێوکی گشتی هاوڵاتیان خانمان پیاوانەوانەی کە دێن کاری تاتۆ دەکەن چۆن ئەو کارانە بکەن، چۆن ئەنجامی بدەن بۆی نەکەونە ناو هەڵەوە. من هەر کەس دێت بۆ لام پێی دەڵم ئاگاداری دەکەمەوە کە ئەگە لە لای منیش نیکە لای کەسێک بیکە کە مەسەڵەن سەیری ئەو شتانە بکە، حتا دەرزی بەکار نەهاتوو بەکاربێنێ بۆ دییان سەیری بکە بزانێ ئەوە شەهادەی هەیە یان لە پێشدا سەیری ئیشەکانی کەی بکە کە خەڵک کردویانە. ئەو مەوادانەی کە بەکاری دێن ئەوانش گرنگی خۆی هەیە کە تۆ بزانی چ بابەتێکت بۆ بەکارێنرێ لە مەسلەی تاتۆکان لەو بابەتانە. گرفتی تەندروستی وەکو خۆت گوتت کە ڕێنمایەکان جێبەجێەکەن ئێستا ئێوە لە سنتەرەکان بەو ڕێکارە تەندروستیانەی کە هەن ینی ئەتوانن ئێوە کارەکانتان جێبەجێ بکەن گرفتان نییە؟ ئەمە هیچ کێشەیەکمانێ من هەر لە نظر شەهادەوە کێشەمەیە نە ئیجازە شۆنەکەشم هەمووی مەزبوطە جا ڕەنگەکانیشم ینی هەر کەس دێتەوە بە خاتری ڕەنگەکانم دەڵێ کە بەڕاستی ڕەنگەکانت جوانە ناگۆڕدرێ ڕەنگەکان تێک ناچێ دوای چەند ساڵ. یعنی تۆ مەرجی ئەوەی تۆ گرافیک دیزاینەکە و شێوەکاریەکە تۆ شارەزایتە بۆ لەوە اینجا هاتووی ئەم کارە بکەیت. بەڵێ خۆی دیزایانی تاتۆکەش زۆر گرنگە تۆ کە برۆیەک دەکەی نابێ ئەو برۆ دەبێ عینی یەک بێ تۆ لە پێشدا ئێمە دیزایانی بۆ دەکەین جا دوایی دەست دەکەین بە ئیشەکە. سپاس بەڕێستارم خۆشحاڵ بووم مەمنون شێوەکار زۆر سپاس دەکەین کە بۆم تۆری بەرنامە لەگەڵمان نبووین. ئەسە خۆ دەچینە دوهۆک بۆ لای هاوکارمان کاروانم کاتت باش زەمیوانێکت لایە لە ڕۆشنبیران و نەرمەندانە ئێمە لە سلێمانی باسمان کرد لەوەی کە سلێمانی پایتەختی ڕۆشنبیریە و بە شاری داهێنەری کولتوری ناسێنراوە بەڵام شارەکانی دیکەی هەرێمی کوردستانیش ساڵانە چەندی چالاکی جیاواز ئەنجام دەدران بە تایبەتی لە شاری دوهۆک فستیڤاڵی فیلمی نێودوڵەتی ئەنجام دەدرا. ئێستا چالاکی ڕۆشنبیریەکان لە دوهۆک و لە بە شێوەیەکی گشتی لە سنووری پارێزگای دووەک و قەزاو ناخیەکانی و ئەو کارانەی کە لەسەر چاکسازی بۆ کاری ئەرکی ڕۆشنبیران چییە؟ بەلە ڕێبین دەمێتە باش بیت دەمێ بینەرەنگە لە کوردستان باش بیتن وەکو تادا دیارکردن و پارێزگەها دووکێ چەندین فیستیڤاڵن هونەریên ڕەوشەنبیری هاتیینەگرن لێ پارێزگەها دووکێ پشێوازێکی گشتی ئەڤروکە کاودانên ئابووریên سیاسیên خزمەتگوزاریت باش نینن شبەرهندێژی بەردەوام ڕەوشەنبیر و نویسەرên پارێزگەها دووکێ و ڕەخنەگیرên پارێزگەها دووکێ چاڤل هەندێک و حکومەتە هەرێما کوردستانê پێنگاوên چاکسازیê pavêjîtin. Li dîv bêjîn kabînên li dîfekeyên herêma Kurdistanê jî her kabînek hêtin biryara hindek çaksazîyan datin. Lê ev bûye hûkar ku êdî xelkê parêzgeha duhûkê bawerî bi çaksaziyê nemînîtin. Vê kabînane hêda bêjîn her biryara çaksaziya hatiyedan lê خالق به امید او وکو خالق دانه دیار کردن کو دی وکو کابینن بری خوبیتن هر دی بریاراداتن و نکفنه بوره جبهه کرنه داشت بو ویجی ما روشنبیر و نویسر ما مستا عبدالرحمن بامرنی میوان کریه کابزانین حکمت هرما کردستان چه بکیتن دا کو باوریا خلکی بزوری تول سر پروژه چاکسازی ما مستا عبدالرحمن اگر به بر کامیره بو ما دیار کی پروژه چاکسازی پارێزگەها دوو کێشلای هوەری و شلای ڕەوشەنبیری و شلای خزمەتگوزاری و یعنی چه ئازدایە ئەگەر ژڤڵایەن تاگوتین وەک پروژە چەکسازی بەرەخە داینێ پارێزگەها دووکێ بەڕاورد بکەن گەل هەردوو پارێزگە هێندی هەولێری و سلێمانیە پارێزگەها دووکێش هەمی ڕوویەکی و هیچ پیتە پێنەهاتێدان یعنی گەلێک جارا مرۆڤ ئیحساست کەتەن پارێزگەها دووکێ ji derveyî muadila siyasî muadila siyasî dema ez bêjim hewlêr ku partî destê xwe dane ser û Silêmanî
وک اکتی پرایوت بتن و هر دو کتینات هفریکیه که سیاسی داره دهوی که جبر کو دهوی که دنگ توی رنگ او حزب دستال بدر که حساب کتن دنگ دویت مسوگرن دویره دا خدمت گزاری کم تینا جبه جکرین یعنی اف نمونه جدا 100 متری بنمونه سلیمانی دهتا چکرین یا اف پروژه خدمت گزاری همیل هولیری تینا چکرین دهوی که کیوه یعنی جلک سیره یعنی بیاوه روشنبیری داتو بر خدایت بیاوه هنری داتو بر خدایت همی بیاوه کی دا دهوی که یهاتی پشتگو هاوتن یعنی نزانم از بارنا کم اوش رنگ به خدانیه که بیچو به خدانی تندرانی نکو هر یکی کنه هر باجره کی چند کس دهن و چند رخنه گرونو ده چند دیوچونه کن اف کسین اداره حکومت پرایوت بند وید بچوه که یکسان الهمی پارزگاه بنرن یعنی نابتن پارزگاه سر حساب پارزگاه که بهتا آودان کردن یعنی جلک جرم مدید یا و حتی سر کانال راجعاندن جهات یگوتن کو جلک جرش اف پاره بو پارزگاه دوی که تا ترخاکیرن کل پارزگاه دوی که بهتا مزاختن کلی تا مزاختن البرن الهولری تا مزاختن یعنی بوچی دوی که جی تایبت مندیا کدی های از حسکم دیار بکم جبرکو خلک دوی که بشه وزار بادینی تاغون یعنی و هولر و سلیمانی و حلب چه اوتانه بشه وزار سورانی تاغون یعنی الفدر که دویتن هند لایه دیدا پارزگاه دوی که یکسان بیتن دگل وان پارزگاه بنمونش لای روشنبیری و از بجم کو پیش ایمد باره روزنامه‌وانی دا و باره نویسین دا دبینی باره روشنبیری دا گلک پیتاب پارزگاه دوی که نهایت دان یعنی اگر شوارگران بنمونه امبر خداینا پرتوک خانن دوی که اف پرتوکن بادینی در که مجبرکو مفه منوتن اف پرتوکن هولر و سلیمانی سورانی در که دوی که گلک امتحان خواندن یعنی رجاکا بابت رجایی کیم تتا خواندن برانبر داید بادینی جل هولر سلیمانی نه نخواندن ودر که یعنی دویت حکومت بیر هنده بکتن اف خلک پارزگاه دوی که دا دچوا خوب پیش خیتن اکید وید سردان پرتوک خانه بکتن سردان پرتوک خانه ده دما پرتوک نبینیتن قباره دوی که قباره خوش که ما برانبر دا نویسری ویدی که بیتن هنرمندی ویدی که میت یعنی همی بیا وکیده ده که میتن اگر پشت گودان جیبا بیتن اگجار اف پارزگاه دش همی روی کی و لوازی و کم ترخمی تدا دیار بیتن ما مستات بحث وان رخنا کرد که اوین پارزگاه دوی که هاتی اعمال کردن یعنی چند روشنبیر و نویسرین پارزگاه دوی که جی توانبارن وی بابتی دا کو نبوینه یعنی جرأت نکریا بجنوی رخنه بیرنیان جیوه گازنده پارزگاه دوی که بگی نحکمت هرما کردستان زانی هندی تو رخنه بگیری یعنی رخنا نویسر دوی که یا روشنبیر دوی که یا روزنامه‌وان دوی که او هندی بس نینه دما تا اداره هبیتن اف اداره هنه خوب خدان همی پارزگاه هرم بزانیت خوب خدان قزا و ناحیه و کمالگه و گندا بزانیتن او دویتن بچاوه که یکسان همی پارزگاه ها بنیریتن یعنی نابیتن تو دوت شاتی کلی ای بکی عقلیت حزبایتی تیکلی عقلیت حکمرانی بکی دما کسک ریوبریه دکتن بنمونه حتی ریوبری قطبخانه کی بیتن ریوبری یعنی هر جای کی بیتن تایبرج حکومت وید بچاوه که یکسان برای خودت همیا یعنی الدیف تایبت مندی وی دوری برای خوب داته او تایبت مندی تنه جرانگه آلی روشنبیری و خوب بگیریش آلی هنری و خوب بگیریش آلی گشت و گذاری و خوب بگیریدن آلی آینی و خوب بگیریدن یعنی همی بیا وکی داشت آلی شوازاری و خوب بگیریدن یعنی بدوی بو حکومت هرم پنگوکادی ها بود بیا و روشنبیری دا هندک خانن ورگران دروست کربان دزگهن ورگران دروست کربانه کو اف خلکجی پیب گیتن یعنی اگر بردوامی دوی بوری ده بیتن رنگ بو چند ساله که دی هولر و سلیمانی سر حسابا پارزگاه دوی که پیش بکن اوجی پزرامن
صبحی ایک بهتن تشتکی سر بنویسید وک حکومت پالسانگینید وان کابینا پالسانگینیتن دی همیه تعدادیار بکتن و گناهاوی دی بو کی زفریتن اکید دی بو حکومت زفریتن. بله ما مستعني اف بجي ناف غازن دي تاكلين همي بس الحش حكمات يدجرن يانجي اولايان كوتنا وباريس جهاد هو كي جي داجيت جريتن واكو نفيسارن واكو هنرمندن واكو ما مستاين اينينا يعني بدنج يوانجينا بتا هاري كارك كو دهوج بيتا پشت گهافت بابا دلويانيه لويانه ايكي مجود فيت حكومتك دادوار بيت حكومتك قبضانيتن كو او حكومتيه لهمي باريزگاهو قضا ونحيو هر وكو مجودي بيك يعني بياكسام جواكي برخدته لويانه دويه دمينيتن بو نافخويا باريزگاه دا آیا نافخويا باريزگاه بلندترین پلا کارگیری کو پارێزگار دووکەیە تا سازی ڕەوشەمبیری و هوەری ئەوێتانێ چەند شیاینە بکەن لێ هەر دێ مینیتن پزرامن کو بۆ حکومت زفریته و دما وزارت کار خونه رابطن دما نویسرک دشت چکتن بنمونه پرتوکه که بیتن پرتوکاوی دستی دانه بید کس هاری کاریه بو بکتن رنگل هولیر و سلیمانی او هاری کاری پی نویتن هندید دوی که او هاری کاری پید ویتن بنمونه اگر نویسرک هولیر یا سلیمانی پرتوکه که زمانه کدی ورگریتن و بتن بازار فروشیتن رنگ او پرتوکهانه قازانجا که جی بو وی نویسری پیدا بکرد بو چی جبر کو بازار کرینا پرتوک لویر زیده تره یعنی تو براورد خلکی بکه یعنی او کسی خاندوان اوید چی معاملات گل معاملات راستا خود گل پرتوکت کتن ریجه چند تو هر سه پارزگاه دی نه هر سه هر چهار پارزگاه کرکوک و سلیمانی و حلب چه و هولیر تو حساب کی برانبر دا پارزگاه که وکی دوی که پارزگاه که بچیک یعنی خاندوای دی یه دست نشانگیری بیتن دی گله که کمیل ویدر که خو بابکی چند کره بن کره که وی لواز ببینیتن یعنی پکفتی بیتن یا اودی بیتن نوچه بیتن بیجیتن اوا یه پکفتی آن هندکی ماسیتن وی کوری دیدان ما آلیه که بلکود بیتن چاوه که یکسان لهمیا پیک و بنیریتن و بتایبتی جی اف کسی پکفتی آنیه که ماسیل دفعی دا اوجی بشیتن پش بسنه سرخو بکتن تا همان میناک دا اف نمونام اینای تو بو حکمت جی برچاو بکه آیا حکمت پلان دارش یکا ویرانگی های کو پارزگاه دوی که جی ویکی ماتیو برخودت کو از تحدید سربارت روشنبیری هنری گشتیت آغوم کو دوی که بچیک برانبری چهار پارزگاه دی تبشه یکسان بکی اد بجم اوه وید پیدا چونه که بوها بیتن یعنی پیدا چونه که جدی بوها بیتن کو یکسانی اک یان جور دادی اک دوی چند ده بیتن ما مستعم بجین هندی کابینه کاتی بریاره پر چاک سازیه دای یعنی اف حکمت وگاویجی بریاره دای چه بکیتن چه پنگاف پاویجیتن کو خلق گلک بجیتن مباری چاک سازیه نماکود باری چاک سازیه بمینی پزرامت چاکسازی تنددانی نتوب چی گوری نکت موچکی دا بکی آن گوری نکت تشتکی پیشاف دا بکی بجی خلکی من اول چاکسازی کرد چاکسازی اوه توت عقلیت دا چاکسازی بکی دا ما مروی کشک آن قیران بکویتا بر سینگا مروی آیا تو دی چیوی قیران چارسر که چارسر یک دمکی دی بکی آن دی چارسر یک کشی یا شروع ریشالان بو بکی کشامت گل حکومت تجي أبايا يعني تشتر هالدانة بقرا حتى في قافي كومك يان تقك قيران وكيشين يتكدي نسرك عقليتك ما عقليتك أف حكومة همية بريفابري بلان دارجي نبويا يعني كيشا وقيران وجلك تشتت كدي نسرك أفا همي برانجب بريارك سرفا دروس نبيتن رانجب بشي چند هيفيدي أف كورونا كيم بيتونو بهاي باترول بلن بيتوا اگر خوب بنگو چاکسازی هبن جی او پنگاوتانه دجاره کدی خواب بنوه یعنی ما بس من دم از بحثا کشه عقلیت کم دوید عقلیت که واسمه هبیتن یا دوربینانه بیتن نبتنه چند متر کل برپی خوب بینین بو ساله کی بیتن یعنی کشه متهری ما کردستان دا بو همی بیاوکی از بجم سرکردایت یا ما وی رنگ دوربینانه نبره خدای کو بو چند سال دی کده
بابت دیگه تکی و یعنی تا جاده بیت درست کردن دویا باید بو 20 سال دیجی هزار تنده داد هات بکردن او جاده آیا تراوان اف خانه رخات نکردن تراوی تاقی کردن آن نه آنجی ده پیدوی بنجاره کدی بیت خراب کردن پس رامند اگر ایراده که باشه بیتن ایراده نه همه آخفتن بیتن ایراده وکولین بیتن یعنی با هر بارکی وکولین که درست سر بیتا کرن چاکسازی دشت پنگا و خوب بگیریتن ما مستعم بيجن تاع بحثي كيشا يعني شروه الرشال يانجي بيجين قورين عقلي كر يعني اف درست كرنا جاده كي يانجي درست كرنا خسته خانه كي يانجي بيجين شلاي آبوری و بيجين ام شلاي آبوری و برينا موچا يعني تنوي بيني و چاكسازي يعني چاكسازي چدا به تاكرن دماهيك بسيار اكر زاني چاكسازي گلک تشت دا به تاكرن ايكم تشت حكومات حاول بدتن باوريات نابر خو حالاتی دا درست بکتن وقتیان که های حکومت چه بکتن جاده درست بکتن نخوش خانه درست بکتن حالاتی دیوی حکومت بگندل زانیتن و کمتر خم زانیت برانبر جدا حکومت بیشتر من اف جاده ابو چکری ایدیا بو چکری اولاتی هنه د شفافیت درست بیتن دما تو بهای پانزینه به تخار تو چیا پانزی خانه که بهای بیتن پانزی خانه کدی به شکل که دی بیتن گل با دلار که چوسر اکثر بهای پانزینه گرام و نمونه که بچی که از بیشم حکمت احساس کردن کو زوریال بیت تکرن اوت همی باره که از بیشم باره کرینا بازاری دابند باره خدمت گزاری دابند هر باره که دابیتن و تو باره بو حوالاتی درست بکی کو مافتوی نه نخارن دادیه که گل حوالاتی تکرن نه هم دک نوع بر پرسکی بیتن یا نوع حزبی بیتن او احساس بکردن کو رنگ معامله حوالاتی بون گل نه تکرن یا معامله حوالاتی جماره دود گل تکرن دست خوش درست پاس بوده کلمه دوی بله ربین بجین او زانیاری بون بجین او گازنده بون ین کو روشنبیر و نویسرین پارزگاه ها دهو کل هی کو ادگل پروژه چاکسازی حکمت اکل دیف اکن پارزگاه ها هرم کردستان کو وکوانده دیار کرن کو حکمت هرم کردستان بدرستاهی خدمت پارزگاه ها دهو که نکریه او تن او نابینن درست کردن پروژه که بجین غیر کردن جاده که یانجی درست کردن خسته خانه که ببینن پروژه وەکو مامۆستایش دیارکردی کۆ دەبێتن عقلیات سپاس بۆ ئەو کارمان کاروان و میوانەکەت کە بە شێوەیەکی ڕاستەخۆ لە دووەکەوە لەگەڵمان نابوون یەکێک لەو گرفتانەی کە ئێستا بەرەو کێرەمی کوردستانی گرتووە گرفتی ساختنەبوونەوەی بەرهەمە کشتتوکاڵیەکانی جوتیارانە لەم ماوانەدا کە بەرهەمە کشتتوکاڵیەکان زۆر دەبن و دەخرێنە بازارەوە جوتیاران گرفتێکی زۆریان بۆ دروست دەبێت لەوەی کە ناتوانن بەرهەمەکانیان بە نرخێکی گونجاو ساخت بکەنەوە لە بازاردا دوو گرفتی گەورە هەیە لە هەرێمی کوردستان نەبوونی بەڕات بۆی بەرەمانە هەڵگیرە لە وەرزێکی دیکە بخرێتە بازارەوە بە شێوە بە هەرزان نەفرۆشە و گرفتێکی دیکە نەبوونی پیشتەسازی کشتتوکاڵیە لە ناو هەرێمی کوردستان کە کارگەی گەورەمان نییە بۆی بەرهەمانە بکرێت بە چەند بەرهەمێکی لە قوتوو بنرێت یاخود بکرێت بە دۆشا و هەندێک بابەتی لێ دروست بکرێت هاوکارانمان راپۆرتێکیان ئامادە کردووە لەسەر گرفتی بەرهەمە کشتتوکاڵەکان و هەنگاوانەی کەنراون لە هەرێمی کوردستان بۆ چارەسەرکردنی و گرفتانە تاوەکو ئێستا. ئێرە ئەلوەی سلێمانیە جوتیاران بەرهەمەکانیان لێرە ساخت دەکەنەوە لێرە ژمارەیەکی باش لەو بەرهەمانە دەبینرێت کە خۆماڵین و لە کێڵگەکانی کوردستان بەرهەم دەهێنرێت سەبارەت بە ڕەوشی ئەلوەی سلێمانی و ئەو بەرووبوومانەی تێیدا دەفرۆشێت گفتوگۆ دەکەین. یەکەم شت ئەوەی کە ڕێگیری بکرێ بۆ بەرهەمەکانمان بڕوە بۆ خوار و بۆ ناوەڕاستی عێراق یا بۆ هەر شوێنێ نییە ڕێگری نییە و هەموو بەرهەمێکیش ئەڕوات و هەناردا ئەکرێت. دووەمیش ئەوەی کە ئێستا بازار بەرهەمەکانمان پارە ناکات بەڕاستی بەوەی ئەم قەیرانی دارایی و بەقبۆی پەتای کۆرۆناوە شتەکان تێکڵاوێک بوون فەلاحێکی زۆر بۆ بەوەی ئەوەوە لەبەر بێ ئیش و بێکاری فەلاحێکی زۆر بووە ڕزقەکەمان زۆرە لەبەرەوەش بە خەیرانی دارایە موچەی فەرمانبەران نییە و ئیشی کۆمپانیا و ئیشی کرێکار نییە شتەکان ئێمەش پارە ناکە لەبەرەوە بازار نییە ئەنجا تەماتە ئێستا ماوی کە زەختێکی یعنی زۆر دابەزی بە بازاری تەماتەمان خراپ سوپاس بۆخوا بازاری ئەوانی کەمان وەک خەیار وە کوولەکە
شوتی تقریبا باشە لە زەرەرا نییە بەس ئێمە سە بۆ نمونە تەماتە بازاڕی هەر زۆر خراپە کرێی دەرێنانی و تێچوون و مەسارفی جوتیارەکان دەرناکاتەوە. جوتیاران ئەم بەرهەمانیان هێناوەتە ئێرە کە ڕەنجی ساڵێکیانە و دەیانەوێ بە نرخێکی گونجاو کە لە ئاسماندووبوونی ئەوان بێت بەرهەمەکانیان لە سەوزە و میوە بفرۆشن و بە چاوی پڕ ئومێدەوە دەڕوانە ئێرە. ئەوەی کە منەی هێنمە عەلوی سلێمانی کاڵک و شووتی و ترۆزی بوو تا ئێستا هێناومە بەڕاستی ناومێدێکی زۆر ڕووی لە جوتیار و لە فەلاحی بەعام کوردستان کردووە چونکە بەرهەمەکانی هێنیتە ئێرە ساغ نابێتەوە چەند جار مەخۆم لێرە لە بەڕات دامناوەیان هەنە جار کە ساغ نەبێتەوە بردوومەتە بۆ ماڵەوە و بەسەر فەقیر وەژار و ئانە داوەشم کردووە وەڵای ئەوەی کە ئێمە لە چۆنڵی ئێمە تموحمان پێ بوو بەڕاستی وەکو پار ڕێگای جنوب بکرێتەوە برایانی عەرەبێن بەرهەمەکانمان لێ بکڕن بە سعرێکی باش بەڵام سەیرێکی لە ناوخۆ هەموو ئەم شتانە پەیوەندی بە موچە و بۆ هەیەک بەڕاستی کە موچە نەبێت سەیرەکەی بەقاڵیش بێیان هەر کەسێک بێ بەرهەمەکانی ئێمە بکرێ نزبێکی زۆر کەمیەکڕیان نایکڕێ جا لەبەر ئەوە هیوادارین داواکارین لە حکوومەتی هەرێمی کوردستان بەرهەمەکان چۆنڵی پلانی هەبێ پلانی باش هەبێ بۆ ئەوەی بەرهەمەکانی ئێمە ساغ بێتەوە یعنی سیرەکەی ئێمە لەو سەر ئەم بەرهەمانە لە شارە زوور هێناوانە ئەبێ هەم پارەی کرێکار بین هەم پارەی بۆ نمونە تۆکەی بێ هەم لێرە عمولە و حەماڵانە و هەموو ئەمانە لەسەر شانی خۆمانەوە ڕاستی وەک ئاگادارن ماوەیەک پێش ئێستا هەندێک لە جوتیارەکان گلەی و گازندەیان نەبوو کە بەرهەمەکانیان پارە ناکە ئەوەش کە پارەی نەکردووە چەند سەبەبێکە بووە یەکێک لەو سەبەبانەی کە باری ئابووری خەڵک خراپ بووە یەکێک لە سەبەبەکانی تریش باری سیاسی عێراق ساڵانێک پێش ئێستا ئەو خەڵکی کە ئاوارە بوون لە هەرێمی کوردستان هی ناوەڕاست و باشووری عێراق ئێستا هەمووی گەڕاونەتەوە بەرهەمێکی زۆریان هەیە ئەم بەرهەمە چۆنەڵی هەمووی بەیەکەوە دەرچووە بە تایبەتی بەرهەمی تەماتە کە زیاتر لە جوتیارانی تەماتەیان هەیە کە زۆر گلەی و گازندەیەکیانە بوو بەرهەمەکانیان پارەی ناکرد ئەوە بوو هەموو لایانی پەیوەندیدار و حکوومەت هاتنە سەرخەت بۆی ڕێگەچارێکیان بۆ بدۆزنەوە بەڵام ئێمە وەکو کە لە عەلوی سلێمانین و وەکو زانیاریمان هەبێت لە ئیشەکە و کە شارەزاترین تقریبا لەوانەیە هەفتەیەکی تر بەرهەمی تەماتەش نرخی باشە بێتەوە لەبەرەوەی لە ناوەڕاست و خواروی عێراق نەماوە وردە بازرگانەکانی ناوەڕاست و خواروی عێراق دەسەکەن بە ساحبکردنی ئەو بەرهەمە بەرەو خوار لە ئێستاشدا تقریبا لە 85 سەوزەی خۆمانە یعنی بەرهەمی سەوزە لە 85 بۆنەوەی بازار هی خۆمانە چەند بەرهەمێکی کەم نەبێت کە لە دەرەوەی هەرێمی کوردستانێت بەرهەمی میوەجاتیش تقریبا لە 65 خۆمانە و ئەوەی تریشی لە دەرەوە دێت بەرهەمەکانیش ئەوەی کە ئێستا زۆرن لە ئێستا تەماتەمان زۆرە خەیارمان زۆرە کە بەشی هەموو عێراق دەکات ئینتاجی لە حەدی خۆی زیاترە تەماتەکەمان هەر عینشت کاڵکمان هەیە الحەمدولله شوتێکی زۆرمان هەیە پیازی وردەوا دەرەچێت بەرهەمی بیبەر و کوولەکە و بانجانیشمان هەیە ئەو دوو بەرهەمەی کە زۆر پارەی ناکرد بە تایبەتی لە ئێستادا تەماتە بوو کە زۆر نرخی دابەزی بوو لەگەڵ پەتاتەیە بەڵام ئەوی کە پێشبینێکرێ خەیار تقریبا 2-3 ڕۆژە نرخەکەی باش بووەوە الحەمدولله بەرهەمەکانی تریش وردە لەبەرەوەی ناوەڕاست و باشوتیای نەماوە سەحبی چێتە سەر وەکو بازرگانی ئەویش ئینشەڵڵا بەرهەمەکان سعریان بەرزە بێتەوە. ئەگەرچی ئەمساڵ بەرهەمی تەماتە و پەتاتە زۆرە و بەو هۆیەشەوە نرخیان دابەزیوە بەڵام ژمارێکی زۆر بەرهەمی تر هەن کە نەک هەر پێداویستی ڕۆژانی هەرێمی کوردستان دابین دەکەن بەڵکو دەنێردێتە ناوەڕاست و باشووری عێراقیش. ژین عەبدوڕەحمان گەلی کوردستان سلێمانی. زۆر سپاس بۆی کە تاوکو ێستا بینەرمان بوو سپاس بۆ هاوکارانم بڕگە و بابەتەکانی بەرنامە ئەمڕۆمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی دیکە هەر شاد و تەندروست بن خواتان لەگەڵ.